وڵایزان چینەوە دوکانەکەی کاک شێخ کەریم تەمان یەکێکە لە پیاوە هەمڵەت ئێستا هەر گەنجە بەڵام دێرینەکانی شاری هەڵەبجە لە مێژە لە نێو دنیای بەرهەمە شیرەمەنیەکان وەزمونێکی باشی هەیە. کاک شێخ سڵاوی خوات لێ بێ ئەم کاتە باش خوای گەورە بازاڕێ بە سپاس بۆم دەرفەتەی بێمە بەخشی. بەڵێ بەخێر بێن یاخۆ ڕاستەکەی کاک شێخ بەر لەوەی بڕۆمە ناو وردەکاری و هەنێ زانیاری وەرگرتن دەربارەی بەرهەمە شیرەمەنیەکان و تایبەتمەندیان بەگشتی بارەدۆخی بازار چۆنە خەڵکی هەروەکو جاران بە گەرم و گوڕیەوە بەرهەمەکانێک کڕن تۆزێک گران نەبوون خەڵک پارەی پێیە. نانی بەیانیانمانەیە قەیماق پەنیر سیرێش کەرێ ماس هەنگوین ڕۆنی کوردی هەنجیر کاک شێخ کەریم بەرهەمەکانتان قەیماقمانەیە بە چێکەڵیەمانێ چێکەڵەمانەیە شتێکی جوان پەشەواتێکی جوان کۆکتێل دروستەکەین بەیانیان بۆ خەڵک جاری وایە 50 قاپ سەفەری دروستەکەین پێش ئێستا لامای 7 قاپ بۆ تەلەبە دروستمان کرد نانی بەیانی بە شێوازێکی جوان. هەمووی بەرهەمی خۆتانە یاخود کەسی ترتان لەگەڵایە کە کار لەسەر ئەم بەرهەمە خۆماڵیانەکەن؟ بەخۆم لێ باسی تایبەتمەندی و بەرهەمانەوە ڕۆژانە خەڵک داواکاری زۆرە لە شارەکانی کوردستانەوە یەن بۆ لامان مە تایبەتی لە نزیکانە سەیسایەق و خورماڵ و گەربەنیخان و شاڵەبجەی تازە و هەربەت و ئەمانە بەیانیان زوویان بۆ لامان بە شێوەی تێکەڵە بۆیان دروستەکەین. جامە هەنجیرمانەیە هەنجیری کوردی ئەمە هەنجیری وشکە هەنجیرمانەیە هەنجیری وشک ئەمە زۆر تایبەتە. کاک شێخ کەریم ئەم بەرهەمانە هەنجیرمانەیە وشکمانەیە هەنجیری سەرمانەیە هەنجیری تەرمانەیە ئەمە پەنیری کوردیمانەیە بە شێوەی تەڵەمە و بە شێوەی پەنیر جا سیرێژمانەیە ئەمە بە ڕشکە و بێ ڕشکە ئەوە کەرەی کوردیە ئەمە ڕەبەنارە ئەمە مرەبایە ئەمە ماچی کوردیە ماچی بامۆک ئەمە ماچی بامۆکە ماچێکمانەیە هەر زۆر شیرین و خۆشە. ئەمە سرکەی چێومانەیە بۆ دابەزین بۆ کۆلسترۆڵی خوێن بۆ چەوری سەر جگەر ئەمە هەر زۆر تایبەتە داواکاری زۆری لەسەرە. اینجا چێلکەی کوردیمانەیە هەنگوینمانەیە هەنگوینی کوردی ئەمە شێلمە پێڵێن ترکێنە ئەمە خواردنێکی زستانەیە ئەمە دوێنەیە بە بڕێژ دروست سەکرێت و بە چاوەریش بە دوێ خەس تەرتیبە بێت. ئەمە هەنگوینی ئەسڵمانەیە هەنگوینی تایبەت هەنگوینێکمانەیە زۆر تایبەتە ئەمە هەنگوینی خۆوانەیە ئەمە هەنگوینمانەیەش تایبەت ئەمە داواکاری لەسەر ئەمە بۆ نەخۆشی ئەمە شەکری لێشەکرە ئەمە تایبەتە گرێن بە 100,000 ئەمە هیچ شەکرا و شەکرایان نەخشە دەبێت دروستیە. کاک شێخ کەریم ئەم بەرهەمانەی بەڕێزتان یاخودە و بەرهەمانەی لە بازاڕی نێو شاری هەڵەبجە هەیە بە دیاریکراویش لە دوکانەکەی بەڕێزت لەکوێ بەرهەم هێنرێن یان باڵێن جیاوازیەکەیان چیە لەگەڵ بەرهەمەکانی تر تایبەتمەندیان چیە ئەو کابانە یاخودە و وەستایی ئەو کەسەی کە بەرهەمیان هێنێ
دەست و پەنجە ڕەنگینترە تامیان خۆشترە چکە ئەم بابەتانە خەڵک زۆر گرنگی بەلایانی پاک و خاوێنی وەروەها تازایی ئەدا بێ بەرهەمەکان تازە بن چکە بەشێک لەو بەرهەمانە ڕەنگە تەمەنیان بۆ 24 کاتژمێر تۆزێک زیاتریش بێ نابێ تابێت لەم وەرزە گەرمایە نابێ زۆر بمێنەوە ئەگەر ئەوەمان بۆ باسکەی چۆن بەرهەمێنرێت چۆن ئەگاتە دەستان تایبەتمەندیەکانیان چیە تایبەتمەندیەکەی ئەوەیە ئیستا بۆ نمونە ئەمە ماسی کوردیە ماسی مەعمەل و سیوانیە ئەمە بە شیری سروشتی دروستەکرێت شیری مانگا ماسی مەڕمانەیە ماسیکی تایبەتە اینجا ئەمە پەنیری کوردیە بە شیری مانگا دروستەکرێت ئەمە بە شیری مانگا ئەوە قەیماق بە شیری گامێش هێلکەی کوردیمانەیە بۆ نمونە مرەبامانەیە مرەبای ئەنجیر هەر زۆر تایبەتە ئەو سەفڵەم بەرێ ئەو سەفڵە مرەبای ڕۆنی کوردیمانەیە تایبەتە لە گوندەکانیان لە ناو شار لە دەروبەری هەڵەبجە بەرهەمێنرێن لە دەوروبەری هەڵەبجە بەرهەمێنرێ بەڵێ ئەمانە با پێ بڵم سروشتیە هی ناوچەی خۆمانە باش زیاتر لەسەر کامیانە ئەمە مرەبایان گیرە مرەبایان گیری خۆمانەیە هی کوردیە هی ناوچەی خۆمانە تایبەتە ئەنجیری سروشتیە مرەبایە لە ناوچەی خۆمان دروستەکرێت لادەکانی خۆمان بەخێر ئەمە شێلمە شێلم هەر زۆر شتێکی تایبەتە شێلم ینی ترخێنە چۆن دروستەکرێت ئەمە بە شێلمی سەوز زایدەن دۆی خەس لەگەڵ زایدەن ترخێنە ینی بە سێ مادە تەرتیبە بێ ئەم ترخێنە ساوەر لەگەڵ دۆی خەسە لەگەڵ شێلمی تەق ئەمەش دۆینەیە دوێنەکە بە چی دروستەکرێ ئەمە بە دوێنە بە ترخێ بە بڕێش زایدە ساوەر بڕێش و ساوەر دروستەکرێت لەگەڵ دۆی خەسە بە سێش پێکیە ئەمە کەرەی کوردیە کەرەی کوردی چۆن دروستە بێت دۆیە ماسەکە ماسە خاڵەمەیە ئەبێ بە ماسەکە ئەیژەن ئەبێ بە دۆکە کەرەکەی لێگرن کەرەکە ئەبێ بە ڕۆن بەو شێوە تەرتیبە بێ ئەبێ بەو کەرەیە کاک شێخکەریم باست لەوە کرد بەیانیان لە پارێزگای هەڵەبجە لە گوندەکانی دەوروبەر قوتابیەکان کاسبکارانیانە لای بەڕێزت تێکەڵەیان بۆ دروستەکەی ئەگەر بۆمان باسکەی مەبەست لەو تێکەڵەیە چییە و بەرهەمەی کەوا بەڕێزت بە سەلیقەی خۆت لە بەرهەمەکانی دوکانەکەت بەیانیان ئامادەیانەکەی یان باڵێن لە قاپێکی دیاریکراوە وەکو ژەمێکی بەیانی دەستنیشانیانەکەی ئەوەمان بۆ باسکەی جوان تەرتیبەکەین تێکەڵەکە چۆن پێگە مەسەلە بەنیرە قەیماقم بە پێی داواکاری خۆی ئەو کەسە کە داوایەکە هەیە پێی حەز لە ڕۆنی کوردی ناکە هەیە حەز لە کەرە ناکە حەزەکە قەیماق و پەنیر و سیرەژ و کەری تیابێ ئەم بەو شێوازە بەخێر بن شێ بکرد Money. چیه بیده؟ بایی چند؟ بایی سه به دو به ماما بایی سه ماما پنیره که قیمت چیزی که تا بس منتج شد ما قیمتی او بایی هزاره بایی دو کش قیمتی هنجیر چند بود؟ ما بایی سه باشه ما بایی سه هنجیر چند بود؟ چی؟ هنجیر به شواره نیم کیلو هنجیری رو سر جا مربای هنجیری هم هنجیر من هنجیر
نوفر على ذيك كيلو بس لا بس هذا كم كيلو؟ 8 كيلو. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز شێخ کەریم کازم فرۆشیاری بەرهەمە شیرەمەنیەکان لە پارێزگای هەڵەبجە. وەکو بینیتان ئەوە دیمەنی دوکانە پشکۆلانەکەی کاکشێخ بوو، بەڵام هەستەکەم ناوبانگێکی زۆرتری هەبێت و خواستێکی زۆری لەسەر بێ بۆ پێی کە هەم ئەزمموی لەگەڵ بوارەکەیە کۆ کردوەوە، هەمیش تایبەتمەندێکی بەخشیەوە بۆ بەرهەمە خۆماڵیانە، چونکە هەمومان نەزانین ئێستا بەهۆی زۆربوونی ئەو بەرهەمانەی کە لە قوتو دەنرێن و یاخۆت ئەو بەرهەمە ناتەندروستانەی کە هەیە هەمومان ینی بە پەرۆش بۆ کڕینی ئەم جۆرە لە بەرهەمە خۆماڵیانە کە دڵنیای لەوەی چۆن دروستەکریا خۆت هیچ نەبێت دەزانین کە ئەمانە مەوادی هەڵگرتنیەتیانە و زیانی نابێ بۆمان، بۆیە زیاتر گرنگی پێ بدەین هەم بۆ لایەن تەندروستیەکەشمان باشە. ومێتەکەین بەیانی ئێوە و هەموو بینەرانمان باش بتوانن ئێوەش ئەم بەرهەمە خۆماڵیانە بەکاربێنن و وەکو ئەوەی کە نیشانتاندرا بەڕاستی هەرێکێکیان تایبەتمەندیەکی خۆی هەیە و ئەتوانین بڵین ئەزمونێکی باشی لەگەڵا هاتووە. بەڵام هۆنیا خان بەڕاستی بینەرانی ئازیز ئەبێ شتێک هەیە ئێوە بیزانن کاتێک کە تۆ هەوڵەدەیت بەرهەمی کوردەواری با بڵێن کە ئەو بەرهەم هاتوون بەکاریان بێنی، دەستەواژەیەک هەیە ئەڵێ کوڕیان با بڵێن کەسی کوردەواری شێوێ قەیماق کەرە ڕۆنی کوردی ئەمانە پێکهاتەیەکی خۆراکی زۆر زۆر بەرزن، بەنگە ڕێژەی چەوری پرۆتین تەواوی ئەو با بەشانەی تری خۆراکەکان لەو خواردانەیە هەیە. ئەگەر تۆ بێت و بەیانیان بەم ڕێژە زۆرە قورسە بتوانیان خواردانە بخۆی بەڕاستیە بێ بۆ ڕێژە زۆرە قورسەش ئیش بکەیت ڕۆژگاری زوو لە نێو کۆمەڵگای کوردەواری لە سەنتەری شارەکان و لە لادێکان و لە قەزا و ناحیەکان کاتێک کە هاوڵاتیان بەیانیان ڕۆنوکەرەیەکی زۆریان خواردووە بە درێژایی ڕۆژەکە بە ژن و پیا و بە گەنج و لاو بە تەمەن و بە تەنانەت بەشێک لە مناڵەکانیشەوە ئیشێکی زۆری جەستەیی فیزیکیان کردووە، مانوو بوون، ئارەقێکی زۆریان کردووە بەکاری کشت و کاڵی باغداری ئاژەڵداری یاخود سنعات و دەزڕەنگینی و دارتاشی تەنەکەچێتی و مزگەری و سەرافی و هەلاجی و کۆمەڵێکی زۆر خەڵک ئیشی جیاواز و پیشەی جیاواز هەبووە، بۆیە خەڵکەکە توانیویەتی ئەو خۆراکە بەهێزەی کە ئیخوا هەم مقاومەیەکی باشی پێ ببە، هەمیش توانێت سوود بەجەستەی بگێنێ و خۆشی ئیشەکانی بە باشی بکە. بەڵام لە ئێستاە جوڵەمان تۆزێک کەم بووەتەوە یان زیاتر لە تۆزێکیش کەم بووەتەوە، بۆیە گرنگە لەسەر ئەوەی مادام فرێشە، مادام کوردەواریە، مادام خۆمانەیە، ئەمە بۆ مانایانێ لێدانیشین و زۆرێکی لێ بخۆین ئەمە سوودمان پێگەێنێ بە دڵنیاییەوە بەرهەمە کوردەواریەکان نەک هەر بەرهەمی شیرەمەنی لە گۆشتی خۆماڵی، لە گۆشتی سوور، لە بەرهەمی ماسی، لە مریشک، لە تەواوی بەرهەمەکانی تریش بە دڵنیاییەوە بەرهەمی خۆماڵی زۆر زۆر باشترە و کوالیتیشی باشترە و باوەڕ پێکراوترەوە بۆ ئابووری ناوخۆ ئەو کەسانشی کە بەرهەمی دێنن سوودی زیاتری هەیە. خۆزگە و کللتور و فەرەنگەمان هەبایوانی هۆنیا خان مەسەلەن وەکو پشتیوانیەک بۆ جوتیاران، بۆ فەلاحان، بۆ ئاژەڵداران کە خەڵکی گرنگی بە بەرهەمی کوردەواری بدای، ئەگەریش لە کیلۆیەکە 250 تا 500 دینار زیاتری پێ بدا باشترە لەوەی مەسەلەن ڕێژەیەکی زۆر بەرهەمی ئامادەکراوی لە قوتونراوی دەرمان پیادا ڕژاو لە دەرەوەیەنە ناو سنوورەکانی هەرێمی کوردستانەوە و ئێمەش ڕۆژانە بەکاریان دێنین یا خۆت ڕێژەیەکی زۆر ماوادی پلاستیک و ماوادی پارێزبەندی یاخودەوەی لە زمانی بازاڕی پێوتێ ماوادی حافیزەی تایە کە ئەمە ڕەنگە بۆ تەندروستی لە ماوەی درێژخایانە نیشانی خراپ لە سەرمان ساڵەبدا بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمولایەک لە کۆتایە هەموو شتێ ئەڵێ هەموو شتێ بەخێ خۆش بەمان ڕەحمەتی لێ بێ.